سڵاو کاک دکتۆر. سڵاتان لێبێ. پرسیارمان دەربارەی ئەوەی ئایا شێرپەنجەی سیەکان چییە؟ بەڵێ شێرپەنجەی سیەکان بریتە لەو شێرپەنجەی کە تووشی ڕێڕەوی هەناسە و سیەکان دەبێ، بێگومان بە یەکێک لە کوشندەترین و باوترین شێرپەنجە ناسراوە لە لەشی مرۆڤە. دەستان خۆش بۆ وەڵامی و پرسیارە. ئایا هۆکارەکانی کامانن؟ بەڵێ بە شێوەیەکی سەرەکی هۆکارەکانی شێرپەنجەی سیەکان بریتە لە جگەرە کێشان و بۆ ماوەیانە هۆکاری بۆ ماوەیانە و هۆکاری پیسبوونی ژینگە. بەڵام هۆکاری سەرەکی شێرپەنجەی سیەکان بریتە لە جگەرە، وەکو ئامارەکان پێمان ئەڵێن کە نزیکەی لە 90% شێرپەنجەی سیەکان لەو کەسانە ڕۆیان کە جگەرە کێشن، تەنها لە 10% شێرپەنجەی سیەکان لەو کەسانە ڕۆیان کە جگەران نەکێشاوە. ڕێکارەکانی خۆپاراستن لی چین؟ بەڵێ لە دوو جۆر استراتیژی هەیە بۆی ئێمە لە کوشندەی و لە خراپی شێرپەنجەی سیەکان ڕزگارمان بێ. استراتیژی یەکەمیان باشترینە ئەوشەوەیە کە لەو هۆکارانە دوورکەوینەوە کە شێرپەنجەی سیەکان دروستەکەن، وەکو جگەرە کێشان، وەکو نیارگەرە کێشان، وەکو ژیان بەسەربردن لە کەش و هەوا و ژینگەیەکی پیسی دووکەڵاوی و تەپ و تۆزاوی. ئەم باشترین ڕێگایە بۆ خۆ دوورکردن لە شێرپەنجەی سیەکان. بەڵام بۆ ئاشکرایە کە زۆرینەی خەڵک لە ئێستا جگەرە کێشێ و خۆشی حەزەکانی کێشە، بەڵام خود کۆنتترۆلی لە دەست خۆیاوە ئەبێم کەسانە چی بکەین، واتە خۆپاراستن لە شێرپەنجەی سیەکان لەو کەسانی کە جگەرە ئەکێشن، ئەمان ئەبێت چی بکەن. جۆرێک لە سکرینین، جۆرێک لە فەحس هەیە کە بەداخەوە تا ئێستا ئەم جۆرە سکرین و فەحسە لە مجتەمەعی ئێمە نەبووە بە کەلتور، کە ئەمە هاوکارێکی زۆر باشە بۆی کەسەکە زاڵ بێ بەسەر شێرپەنجەی سیەکانە. ئەو شەوەیە کە ئەبێت ساڵانە جگەرە کێشەکان ئەشعەیەکی تەنووری بکەن. بۆچی؟ یا کێ بیکە؟ ئایا هەر کەسێک جگەری کێشە ڕاستەخۆ بیکە؟ نەخێر. بێگومان ئەگەر کەسەکە تەمەنی لە 50 بۆ 55 ساڵ بەرەو ژوور بوو و ژمارە جگەرە کێشانەکەی 30 ساڵ بوو، بەلانی کەم ئەوانەی کە ڕۆژی پاکەتێک کێشن ئەبێ 30 ساڵ بێ و ئەگەر لە پاکەتی زیاتریان کێشا تەبەن ساڵەکە کەمترە بێتەوە. ئەوانە پێویستە ساڵانە ئەشعەیەکی سادەی تەنووری بکەن بۆی بزان ئەگەر هەر گرێک لە سنگیانە یان ئەگەر شێرپەنجەیە سەرەتا دروست بووە زوو پێی بزان برێ. ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ئامارەکان پێمان دەڵێن ئەگەر تۆ شێرپەنجەی سیەکانە هەبێ و لە قۆناغی یەکەمە، لە قۆناغی یەکە کە ستەیج وەنی پێڵێن، پێت زانی ئەگەری ژیانی ئەو کەسە بۆ 5 ساڵی داهاتوو لە 90%. بەڵام ئەگەر هاتوو هەر هەمان شەخص لە قۆناغی 4 بە شێرپەنجەکەی زانی ئەگەری ژیان و مانی ئەو کەسە لە ژیانە بۆ 5 ساڵی داهاتوو لە 100% تقریبان 9 ئەوەندەیە 10 ئەوەندە نەتیجەکەی باشترە ئەگەر تۆ زووتر پێی بزانی. بۆیە پێویستە ئێمە وەکو پزیشک، ئێوە وەکو ڕاگەاندنکار زۆر تەرکیز لەسەرم خاڵە بکەین کە جگەرە کێشەکان بە تایبەت ئەوانەی تەمەنیان 150 ساڵە، بە تایبەت ئەوانەی کە 30 ساڵە بێت جگەرە ئەکێشن، خۆگەر وتمان ئەگەر ڕۆژی پاکەتی زیاتری کێشە 30 ساڵەکە کەمتری ژیان، ئەگەر کەسێک ڕۆژێکا 2 پاکەت بکێشێ 15 ساڵ کافیە. ئەوانەی کە 15 ساڵە جگەرە ئەکێشن ئەگەر 2 پاکەت بکێشێ، ئەمە ساڵانە ئەبێ ئەشعەیەکی تەنووری سادە بکە بۆ ئەوەی لە قۆناغە سەرەتاییەکانە تەشخیصی نەخۆشیەکە بکرێ. سوپاس کاک دکتۆر، دەستخۆشی بۆ بەڕێستان. زۆر سوپاس بۆ ماندووبوونی ئێوە.